عمر چەکەکەی لەکوێنە کاک عەلی؟ چەکوشت باسییان دەکرد بەڵام نازانم نەبینیوە. یانی ئەوە تا لە ماڵەوەی شار بۆ یانیش لە دوکاندا یانیش دوارۆژ کڕیوێتی ڕۆژی پێشتر هەر لەگەڵ ئێوە نەبوو هاتە دەرەوە بۆ لای ئێوە بۆچی کاک من ڕەت کردەوە شووی پێ بکەی؟ ناچار بووم نازانی مەمەد بۆیە منیش پرسیار دەکەم بۆ ناچار بووی چونکە شەوی پێشتر ینی شەوی پێش داواکردنی دەستیەوە ئەوەندە زۆر شخڕۆشی گرتە بوو. منیش بام پیلانی دزینێکی گەورەی ئاوام نمێشکدا وایە وەکو ئەو جۆش خرۆش دەبووم. هاوڕێیان من نامەوێت درۆ دە لەسەر بکەم تۆش ئەمە دەیەوانیە مەمەد هەر لەبەر ئەوە شاهاتی بۆ لامان کەوایە با تێت بگەینم. عەلی پێمان بڵێ بەم دواییە عومەر چەند جار بەسەر خۆشیاتەوە لات بڵێ دەی ئایشانیش لەبەر ئەم حاڵە بوو قبوڵی نەکرد ڕاستە؟ عومەر پاشەوەی لە سەربازی گەڕایەوە گۆڕانکاریەکی بەسەراتە بوو هەست پێی نەکرد و مەمەد بێگومان تۆ مناڵ بووی تۆ گوناهت نییە. کاکە مادام ئێوە هەستان پێکرد بۆچ قسەتان نەدەکرد بۆ ئاگادار نەکردینەوە؟ من کێ گوێمان لێ ڕادەگرێت دواتر تا ئەو ڕۆژە عومەر هیچ تاوانێکی نەکرد بوو تا من لێ بترسم ئێوەی لێ ئاگادارکەمەوە. کاکە عەلی ئەی تۆ من نەمتوانی گەر ئێستا وایە ئەوم دەپاراست بەڵام